بودو خوائتي والله اني مداك استغفر الله الرحمن خوا اجي معنا خوا قلبي فراد جنينه بسير عقلي وهويك وجينك راكب زاد شاكتي راكب يا من مرتو روح لنا ناخذ اسمك السكارة قبل الروا طورنا شو اسمك خاكم قال روحي يا خويا شابوع استريح لك فاطمه كنت يلا يلا بفحصي طيب Just pisau, macam kali pisau. Orang orang bakal mesti. Buat beriana dengan sesiapa kedua aku sudah. شانۆی باڵندەکانی گەرمیان 6 مانگ بەر لە ئێستا پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئامادە بوو بۆ نمایش بەڵام ئەم ڤایرۆسە کارەکەی ڕاگرتین ئێستاش بۆ ماوەی مانگێکە پرۆڤە ئەەکەین دیسان دەستمان پێکردوان و ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشمان بوو شانۆیەکە باس لە کچێکی ئێزیدیەکە کە ئەو کاتە مەرگەزاتی شەنگەل ڕوویە ئەم دکتۆرە کووردە ئەوێت لە ڕێگەی بێتەلێکی ژێرزەویەوە ئەم کچە کوردانە بکڕە لە بازارەکەی شەنگال و ڕزگاریان بکات. بڕاستی ئێمە بۆ ئەم شانۆگەریە بە ئەکتەرمان زۆر بوت نازانم نیانوێرا بە دقەکە چی من نووسەرێکی ئێرانی ئەم شانۆی نووسی و مامۆستا مۆفەق زۆر بەلایەوە جوان بۆیە حەزێکی ئیشی دەرهێنانی بۆ بکات وەڵا پێیان بۆ ئەکتەر و هونەرمەندانی شاری سلێمانی و هەر چوار پارچەی کوردستان ئەوەیە هەرگیز لە ئیشکردن نەوەستن بەردەوام بن لە ئیشکردن چونکە شانۆ خۆی بۆ خۆی ڕۆحێتێکی گەورەیە ئەو ئەکتەرانیش کە بەشداریەکان حتمەن پێی ئەوێرن چونکە شانۆ جیاوازە لە سینەما و لە فیلم و لە دراما. نمایشەکە لە دکتۆرێکی کورد ئەدوێ کاتی سەردەمی داگیرکردنی شەنگال و داگیرکردنی مووسڵ و ناوچە کوردستانیەکان و ناوچەکانی عێراق ئەم دکتۆرە لە شاری مووسڵ بەهۆی پیشەکەی خۆیەوە توانێتی سیقەلای داعشەکان دروستکە بەڵام لە ژێرەوە دوو کاری زۆر گرنگ ئەنجامەیە کە ئەویش ڕزگارکردنی کۆمەڵێک کچ و ژنی ئێزدی و کورد و گەرمیانی و ینی بە کورتی ئەوانەی کە فڕێنراون لە بازاری مووسڵ ئەفرۆشتێن ئەیان کڕێتەوە بەڵام ئامانجی ڕزگارکردنیانە لە هەمان کاتدا بەهۆی بێتەلێک و بە هەواڵەکان و هەواڵی گەرمی ڕۆژ ئەگەیەنێ بە ناوچە ڕزگارکراوەکان. بێگومان پەیامی نمایشەکەمان هەر لە ناو نمایشەکەیایە کە ئێمە ئەمانەوێ ژیان دۆستین ئێمانەوێ ژیان بەردەوام بێ کاتێک دکتۆری خۆی خاتە مەترسی بۆ یە کە ژیان بەخشێت بە کچێک ژیان بەخسێک ببەخشێتەوە بە ژنێک ژیان بەخشێت بە مرۆڤێک کە ئەم مرۆڤە زەلیل و داماوی دەستی داعشەکان بووە بۆیە ئەو بە ئامانجی ئەوەی کە جاریش کە ژیانی پێبەخشێ ژیانی خۆی خاتە مەترسیەوە.